Hello dear students of second grade, I hope you're doing well. Today we're going to study Unit 12 Lesson 2, 3 and 4. سلااو خوێندکارە خۆشەویستەکانم هیوان باشی هەمووتانە ئەمڕۆ یەکەی دوانزە وانەی دووەم و سێم و چوارەم لاپەڕە 87-88 خوێنین. خوێندکارە جوانەکانی من ئەمڕۆ باسی present continuous دەکەین. با بزانین present continuous چییە؟ Grandma's next to Grandpa, they're sleeping. Dad's next to the table, he's eating. He is eating. باوکم نانەخوات. کەی ئێستا نانەخوات. He's eating. They are sleeping. They are sleeping. ئەوان خەوتون. ناڵێن they is sleeping. نەگەڵ they ئەڵێن they are. بەڵام لێرە dad کە کوڕە کە پیاوە ئەبێ چی لەگەڵا بێ is. He is. ئەی باشە ئەگەر شی بوایە چیمانەوت؟ She is sleeping. گرامە فرەندەکانتان لاپەڕە 58 page 58 لاپەڕە 58. ئەگەر بڵێ من نانەخۆم باسی ئێستا بکەیت ئەڵێ چی؟ I am eating. ئەگەر بڵێ تۆ نانەخۆی you are eating. ئەگەر بڵێ ئەو کوڕە نانەخوا ئەو کچە نانەخوا یان باسی بێگیانێکەی بۆ نمونە پشیلەیەک گەر باسی کوڕێک بکەی ئەڵێ he is eating. باسی کچێک بکەی she is eating. باسی شتێک بکەی بێگیانە بکەی ئەڵێ چی it is eating. ئەگەر بڵێ ئێمە نانەخۆین we are eating. ئەگەر بڵێ تۆ نانەخۆی you are eating. ئەگەر بڵێیت ئەوان نانەخۆن they are eating. کەواتە ڤێربەکە چی پێوەیە ing. باشە I am eating, you are eating, he is eating, we are eating, you are eating, they are eating. ئەمەی ئەم لاش هەر ئەمەیە بەڵام لێرە short formمان هەیە لێرە long formمان هەیە. ئەمە کورتکراوەکانن ئەمەش بە درێژکراوەی نووسراوە. I'm eating, you're eating, he is eating, we are eating, you're eating, they're eating. بەم شێوازە لە دەفتەرەکەتانە تەنها ئەمان بۆ بنووسنەوە واتە شۆرت فۆرمەکە لەگەڵ لۆنگ فۆرمەکە ڕێک وەکو گرامە فرەندەکەتان کە ئالێرە چۆن نووسراوە بەم شێوەیە. دوای ئەو ڕاهێنانێکمان هەیە لەم ڕاهێنانەیە دوو ڕەسممان هەیە لە هەر ڕەسمەیە هەر کەسێک شتێکەکات. بۆ نمونە لێراڵە she is taking photos, she is taking ڤێربەکە ing لەسەرە she is taking photos. لە کام ڕسمەیە ئەم وێنە ئەگرێ لە بیە سرکڵەی لە بی. ئەوی تریان I'm wearing a tie. من بۆین باخم بەستووە لە کامیانە بۆین باخی پێوەیە A or B? B. She is eating. لە کامیانە نانەخوات لە هەردووکیاش دەخوا بەڵام لێرەیە خواردنەوە ئەخواتەوە ئەمە دریnkینە ئەمەیان ئیتینە کەواتە ئەی هەڵەبژێرین. They are eating. Grandma و grandpa لەکوێ نانەخۆن؟ لە بی. لە بیاش دەخۆن. She is drinking. مام لەکوێش دەخواتەوە خواردنەوە ئەخواتەوە لە ئەی کەواتە سرکڵی ئەیەکەین. I'm wearing a hat. ئەڵێ من کڵاوێکم لەسەرایە لەکوێ کڵاوی لەسەرایە لە بی. She is drinking. لە کامەیە خواردنەوە ئەخواتەوە شربەت ئەخواتەوە بی. They are talking. قساکەن لەکوێ قساکەن A or B؟ ئەمە ئیتینە ئەمەیان تۆکینە کەواتە ئەی. باوکەگیان سەیری ڤێربەکانکەن هەموو ڤێربەکان ing پێوەیە. talking, wearing, eating, eating, drinking, wearing, drinking, talking. هەموو ڤێربەکانمان ing پێوەیە. کاتێک شیمان هەبوو ئەڵێن she is. کاتێک I بوو I am. کاتێک they بوو they are. بەم شێوازە وەکوەی کە لەسەرەوە باسمان کرد. ئەمەش جوابەکانێتی. دوایەوە ڕاهێنانێکی ترمان هەیە. Dear Martin ئەمە ئیمێڵێک ئەنووسێ ئەم کوڕە باشە؟ ئەبێ ئێمە چی بکەین؟
بۆ نمونە لێرە ویەکەی نووسیوە لەگەڵ ویە چی بەکارەهێنین؟ ئایا ئس بەکارەهێنین یان ئام بەکارەهێنین یان ئار بەکارەهێنین؟ باشە ئەڵە شۆرت فۆرمی بی بەکاربێنە. شۆرت فۆرمی بی چییە؟ ئس کورتکراوەکەی، ئامیش لە دوای ئایەکە تەبعاً، ئاریش چۆنە؟ بەم شێوەیە. ویە مادەم ویمان هەیە لەگەڵ ویە چی هەڵەبژێرین؟ We are getting ready for the wedding. ئێمە خۆمان حازرەکەین بۆ ئاهەنگی هاوسەرگیریەکە. I بۆ شایی blank listening to music. لەگەڵ ئایا چی بەکارێنین؟ ئەڵێن I is یان I am یان I are. Which one? I am. بەڵام ئەڵێ بە کورتکراوەی بینووسە. کەواتە کۆمە M. I'm listening to music. Alison is in her bedroom. Alisonish لە ژوورەکەیەتی. She blank brushing her hair. قژی داهێنێ. ئەبێ بڵێن چی؟ She is, she am, she are. She is, she am, she are. ئەبێ بڵێن she is. She is. Grandpa and grandma are in the living room. داپیرە و باپیرە لە ژووری دانیشتنن. They blank talking. کە they مان هەبووە بێ they لەگەڵ چیا بەکاربێنین وەکو وی وایە. کەواتاڵێن they are. They are. They are talking. Mom is in the kitchen. دایکیشم لە مطبەخەکەیە. She blank making a cake. لەگەڵ شیا چی بەکارهێنین؟ she و he و it. she و he و it is بەکارهێنین لەگەڵیا. کەواتاڵێن she is making a cake. دایکم کێک دروستەکە. Dad is outside. باوکیشم لە دەرەوەیە. He blank washing the car. سیارەکە ئەشووە. بێ بڵێن چی؟ He is, he am, he are. He is. کەواتە کاتێک he, she, it مان هەبێت is بەکارهێنین. I مان هەبێ am بەکارهێنین. they و we مان هەبێ are بەکارهێنین. He, she, it ئەم سیانەمان هەبێت چی بەکارهێنین؟ is. I مان هەبێت چی بەکارهێنین؟ I am. Am بەکارهێنین. You, we, they ئەم سیانەمان هەبێت چی بەکارهێنین؟ are. بەم شێوەیە he is, she is, it is, I am, you are, we are, they are. ڕاهێنانی دوای ئەو. Eat. He is eating. She. بڵێو کچە گۆرانیەڵێ. ئەڵێ چی؟ لەگەڵ شیا چی بەکارهێنین؟ is. کەواتە ئەڵێ چی؟ She is. ئەمە ڤێربەکەیە. ڤێربەکە نووسیتەوە. Sing. وتمان ڤێربەکە چی پێوە ئەنووسێنین؟ ing. ing. She is singing. لەگەڵ they are چی بەکارهێنین؟ they are. are بەکارهێنین. they are. ڤێربەکە نووسینەوە. talk. ئەبێ چی پێوە بکەین بە ڤێربەکە؟ ing. We have to put ing on the verb. They are talking. بۆیە بە ڕەنگێکی ترێکەم بۆی جوان دیار بێ و جێ بکەنەوە. لەگەڵ شیا چی بەکارهێنین؟ she is. ڤێربەکە دانینەوە. drink. چی پێوە بکەین drink؟ ing. باشە؟ number 4. number 6. homeworkە بۆ خۆتان. چوارەم دانە چیمان هەیە؟ ڕێکخستنمان هەیە. making ویە a cake. ئەبێ یەکەم جار چی هەبێ؟ subjectەکە هەبێ. subject چییە؟ من، تۆ، ئێمە، ئەوان، ئەو کچە، ئەو کوڕە. باشە؟ کامە I, we, they, you کامیانەوانەیە؟ we are. ئەوەڵەکەشی بە کاپیتەڵ دەستی پێ کردووە. توانین یەکسەر بەوەیە بزانین کە ئەیخەینە ئەوەڵەوە. we are. لە دوای ئەوە بێ ڤێربمان هەبێ. کامیان ing پێوەیە و ڤێربە؟ making. we are making a cake. ئێمە کێک دروست دەکەین.
كاميان أولا كيبا capital دسبيك أو subjecta they كواتالين they are verba كامي ing بيويا washing they are washing تيشون ساركا the car أوان ساركاشون. Number 3 كاميان أولا كيبا capital دسبيكات pronoun كاميا they are playing music. They are playing music. Number 4, number 5, number 4, number 5, number 6 homework بخوتن. اگر بڵین چیەکەیت ئەڵێن What are you doing? Sit, sitting. I'm sitting in a chair. من لەسەر کورسی دانیشتم. What are you doing? I'm sitting in a chair. Push, pushing. I'm pushing a cart. Push واتە پاڵپێوەنان. What are you doing? I'm pushing a cart. Sing, singing. I'm singing a song. من گۆرانیەڵم. What are you doing? I'm singing a song. من گۆرانیەڵم. Read, خوێندنەوە. Reading. I'm reading a book. What are you doing? I'm reading a book. Wash, شتن. Washing. I'm washing my hands. من دەستەکانمەشم. What are you doing? I'm washing my hands. Brush واتە قژداهێنان. Brushing. I'm brushing my hair. What are you doing? I'm brushing my hair. Dry قژ وشکردنەوە. Drying. Dry واتە وشکردنەوە. I'm drying my hair. من قژم وشکەکەمەوە. What are you doing? I'm drying my hair. من قژم وشکەکەمەوە و ingشمان هەیە لەسەر هەموو ڤێربەکان. What are you doing? What are you doing? Repeat after me. What are you doing? I'm sitting in a chair. من لەسەر کورسی دانیشتوم. What are you doing? I'm singing a song. من گۆرانیەڵم. لە دوای ئەمە خۆتان بیڵێن. زانن نەیزانن بیرتان ماوە. What are you doing? I'm reading a book. پێشەوەی من بیڵێم ئێوە بیڵێن. What are you doing? دەستەکانی ئەشوات. I'm washing my hands. What are you doing? قژی داهێنێ. I'm brushing my hair. What are you doing? قژی وشکە کاتەوە. I'm drying my hair. Well done. Good job. ئێستاش گرامە فرێندەکانتان لاپەڕە 87 page 87. What are you doing? ئەگەر بڵێ تۆ چیەکەی ئەڵێی چی؟ What are you doing? I'm playing with friends. کاتێک ئایمان هەبێ چی لەگەڵا بەکارهێنین ئەمە کورتکراوەی ئامە. What are you doing? I am playing with friends. ڤێربەکە چی پێوەیە ing. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە باسی ئێستا ئەکەین. What are you doing? We are watching a video. کەسێک پرسیارەکە لەم دواناڵە ئێوە چیەکەن؟ What are you doing? ئەمانیشەڵێن We are watching a video. لەگەڵ ویە چی بەکارهێنین are. ئەمە کورتکراوەی ئارە. We are watching a video. کاتێک بڵێ تۆ چیەکەی ئەڵێ What are you doing? بەڵام ئەگەر بڵێ ئەو کچە چیەکاڵێ What is she doing? What is she doing? She is eating the cake. She is eating the cake. What are they doing? ئەی ئەوان چیەکەن? They are talking.
ئەگەر بڵێ تۆ چیەکەی what are you doing ئەگەر بڵێ ئەو کچە چیەکە what is she doing ئەگەر بڵێ ئەو کوڕە چیەکە what is he doing ئەگەر بڵێ ئەوان چیەکەن ئەڵێ چی what are they doing دوای ئەو ڕاهێنانێکمان هەیە زانین ڕاهێنانەکە چیە ئەڵێ look and circle سێری بکە و بازنەی پێ بێنە the girl has got a cake the girl has got an invitation کچەکە چی بۆ هاتووە نامەیەکی بۆ هاتووە کە بانکەشت کراوە بۆ شوێنێک باشە she is reading it she is singing it ئەی خوێنێتەوە یان گۆرانی ئەڵێ چیەکە کە تۆ کارتێکی بانکەشکردنە بۆیە کامیانەکەی ئەی خوێنیتەوە کامیان واتەی خوێندنەوەیە لەم دوانە reading کەواتاڵێن she is reading it ئەم دوانەمان هەیە listen to the band listen to the wedding ئەگەر بڵێ listen to the wedding گوێ لە ئاهەنگی هاوسەرگیری ئەگرم شتی وا نابێت تۆ گوێ لە باندەکە ئاگری باندەکە گۆرانی ئەڵێن و مۆسیقا ئەژەنن کەواتە listen to the band they are eating music they are playing music کامیانی بۆ بێت eating or playing ئەگەر بڵێ they are eating music یعنی ئەوان مۆسیقا ئەخۆن بەڵام ئەگەر بڵێ they are playing music ئەوان مۆسیقا ئەژەنن کامیانە playing they are playing music number 3 look at the guests look at the bride ئەمە کێیە لەوانەی پێشوە خوێنمان bride واتە چی ئەمە بووکە بە بووک ئەوترێ bride یان پێوترێ guests guest واتە میوان بەڵام bride واتە بووک کەواتاڵێ چی look at the bride سەیری بووکەکەکە she is wearing a white dress she is eating a white dress کامیانی بۆ بێت گەر بڵێ جلێکی سپی لە بەرایە ئەڵێ چی ئەڵێ she is wearing یا ئەڵێ she is eating a white dress ئەگەر بڵێ she is wearing a white dress واتە جلێکی سپی لە بەرایە بەڵام ئەگەر بڵێ she is eating a white dress واتە جلێکی سپی ئەخوات شتی وا نابێ بۆ چی بووکە کە جلەکەی خۆی بخوا کەواتە she is wearing a white dress جلێکی سپی لە بەرایە number 4 number 5 homeworkە بۆ خۆتان number 4 و number 5 ish homeworkە بۆ خۆتان Listening 125. Listen and point. Make a cake. Wash the car. Brush my hair. Take photos. Choose a dress. Brush my hair. Choose a dress. Make a cake. Take photos. Wash the car. Listen and repeat. Make a cake. Wash the car. Brush my hair. Take photos. Choose a dress. Listening 126. Listen and sing. We're getting ready for the wedding. We're getting ready for the wedding. My cousin is the lovely bride. I'm wearing a suit, I'm wearing a tie. I've got my family by my side. Mum's making cakes for the wedding. Dad is washing the car. My sister is wearing a big pink dress. How excited we all are. We're getting ready for the wedding. Now I'm brushing my hair. My sister is taking lots of photos. We can't wait to be there. بابزانین واتای هەریەکە لەمانە چییە؟ Make a cake واتە
دروستکردنی کێک. wash the car واتە شتنی سیارە. brush my hair واتە قژداهێنان. take photos ڕەسمگرتن وێنەگرتن. choose a dress هەڵبژاردنی عەزیەک. choose a dress هەڵبژاردنی عەزی. هەڵبژاردنیەوەی کام عەزی لەبەر بکات. دوایەوە ئەم گۆرانیەمان هەیە. we're getting ready for the wedding. گۆرانیەکە دەربارەوەی کە خۆیان حازرەکە نەچن بۆ ئاهەنگی هاوسەرگیری. ئەو شتانەی کە گرنگەتیایە. I'm wearing a suit. لەگەڵ ئایا چیمان هەیە؟ ڤێربەکە چی پێوەیە؟ ing. ڤێربەکە چی پێوەیە؟ ing. هەموو ئەو ڤێربانەی کە ing پێوەیە خەتی بەژێرا بێرن. we're getting ready for the wedding. My cousin is the lovely bride. I'm wearing a suit. I'm wearing a tie. I've got my family by my side. من ئەمەم بۆ کردن. چەندانی تایە لێرەیە؟ سێدانە. wedding نابێ خەتی بەژێرا بێنی چونکە ئەو ing هی خۆیەتی. Mom is making cakes for the wedding. کامە ڤێربەکەیە خەتی بەژێرا بێنە. Listening 127. Listen and point. Ooh, June. Ooh, flute. Ooh, tube. Ooh, cube. Listen and repeat. Ooh, June. Ooh, flute. Ooh, tube. Ooh, cube. Listening 128. Listen and chant. This month is June, and it's my birthday. I've got a puzzle cube. I can play all day. I've got a new flute for my birthday, and a poster in a tube. What a happy day! ئێستاش کلاس بووەکانتان بکەنەوە لاپەڕە 89 page 89. با سێواگن کاتێک وشەیەک letter U letter E تیابێت چۆن نەخوێنرێتەوە. June. June. June واتە مانگی 6. flute. ئامێری فلوتە کە ئیژەنی دەنگێکی خۆشی هەیە. tube واتە لولە یان بۆری. tube. flute. June. cube. هەمووتان کیوبتان بینیوە چۆناوەی کە یاری پێکرێت. لە دوای ئەو ئەم چانتەمان هەیە ئەم گۆرانیەمان هەیە. read the chant again. circle the sound UE. جارێکی تر بیخوێنەرەوە. سرکڵی ئەو وەردانە بکە کە UE تایە. بۆ نمونە this month is June. ئەمە U تایە E تایە لە Uەکەوە سرکڵ یەکەی تا یەکە. and it is my birthday. I've got a puzzle tube. UE لە Uەکەوە سرکڵ یەکەی تا یەکە. I can play all day. بەشی یەکەمم بۆ کردن بەشی دووەمیان ئەوانەی کە UE تایە تۆش وەکو من سرکڵی بکە. Listening 129. Listen and complete the words. 1. Tube. 2. June. 3. Flute. 4. Cube. گوڵەکانی من هۆمۆرکی ئێوە بۆ وانەی داهاتوو لاپەڕە 88 و 89 وەرکبووکەکەتانە. واتە لاپەڕە 87 شیکار مەکەن. لەبەرەوەی پرسیارکردنە لە present continuous ئەمەتان لەوانەکەی داهاتووە بۆ شەرحەکەم لەسەر گرامە فرێندەکە جارێ لاپەڕە 87 شیکار مەکەن. کەواتە چیتان لەسەرەکە بیکەن تەنها لاپەڕە 88 و 89. لاپەڕە 88 چییە؟ ئەو چەند وشە تازەیە کە خوێنمان ئەیگەینی بەیەکتر. بۆ نمونە make چی دروستەکەی کێک. make a cake. wash a dress. wash photos
wash the car. چی اشوی wash a dress, wash photos, wash the car. چی اشوی سیاره کاشوی کواتا wash the car. اما لیرانو سیدی choose چی take چی بوی هلب جيرا. Number 2 ام رسمة مان هيا سيري رسمة كاكي هلب جاردن مان هيا. Mom is making cakes دايكم خريكي كيكا كان دروستيكا. Dad is باوكيان چيكا ها لدرو لپنجرة كو ديارة سارة كاشوا. علي brushing the car, washing the car, choosing the car. هر كامي كان بوربت هلي بجري. اوي او بار letter U letter E كيكا خانمان خوي بوي تيكالاو كردوي تو ريكي يخي June اما چيبو چيبي اوترا بيتا كان ريكهو بينوسا. لدواي او اما مان هيا چنوشيكي يايتتي سيبو شايا بريكيتو. اگر نوزاني دودول بولي لا كلاس بوكت اچيتا سلا پرهشتاونو ريك ام گوراني تيا سري لا پرهشتاونو اوكي در بدر سيري كا همو بوشايا كان جوابكي تيا لا پرهشتاونو. Number 3 let read circle the words with UE underline the words with you. الله بيخوانا روا بازنا بينا بواني كا يوشو إيشي تيايا هردو كياني تيايا خطيش بينا بجروي كا تنها يوي تيايا. Number 4 let now write the words in the correct box. إسا ليرا أمي بازنا بيا هنا أمي يو إي تيايا خستوتي جر يو إيا كوا توش كشتي كدوزي و يوي تيابو لجر يو كا بينوسا. Buy. Buying. What are you doing? I'm buying new clothes. Clean. Cleaning. What are you doing? I'm cleaning my house. Cook. Cooking. What are you doing? I'm cooking a cake. Drink. Drinking. What are you doing? I'm drinking a soda. Drive. Driving. What are you doing? I'm driving in my car. Eat. Eating. What are you doing? I'm eating a hamburger. Jump. Jumping. What are you doing? I'm jumping. Kick. Kicking. What are you doing? I'm kicking the ball. Listen. Listening. What are you doing? I'm listening to music. Paint. Painting. What are you doing? I'm painting a picture. Play. Playing. What are you doing? I'm playing with my toys. Read. Reading. What are you doing? I'm reading a book. Ride. Riding. What are you doing? I'm riding a skateboard. Run. Running.
What are you doing? I'm running in the park. Sing. Singing. What are you doing? I'm singing a song. Sit. Sitting. What are you doing? I'm sitting on a chair. Smile. Smiling. What are you doing? I'm smiling. Swim. Swimming. What are you doing? I'm swimming in the pool. Wait. Waiting. What are you doing? I'm waiting for the bus. Walk. Walking. What are you doing? I'm walking down the street. Buy. Buying. What is she doing? She's buying new clothes. Clean. Cleaning. What is he doing? He's cleaning his house. Cook. Cooking. What is she doing? She's cooking a cake. Drink. Drinking. What is he doing? He's drinking a soda. Drive. Driving. What is he doing? He's driving in his car. Eat. Eating. What is he doing? He's eating a hamburger. Jump. Jumping. What is she doing? She's jumping. Kick. Kicking. What is she doing? She's kicking the ball. Listen. Listening. What is she doing? She's listening to music. Paint. Painting. What is she doing? She's painting a picture. Play. Playing. What is he doing? He's playing with his toys. Read. Reading. What is she doing? She's reading a book. Ride. Riding. What is he doing? He's riding a skateboard. Run. Running. What is she doing? She's running in the park. Sing. Singing.
What is she doing? She's singing a song. Sit. Sitting. What is he doing? He's sitting on a chair. Smile. Smiling. What is he doing? He's smiling. Swim. Swimming. What is she doing? She's swimming in the pool. Wait. Waiting. What is he doing? He's waiting for the bus. Walk. Walking. What is he doing? He's walking down the street. ئێستاش ناوی و خوێندکارانە خوێنمەوە کە هۆمورکەکانی وانەکەی پێشویان شیکار کردووە. لیا هاوبیر، ئامیار، مەنەسا، محەممەد فایق، ڕۆز، شکۆ سەرکەوت، شکۆ گۆران، ئاریا، لۆنا، موهەیمەن، ئارناس، ڕەند، لارۆ، میناڕۆژ، پەریا، ساریا، دارین، هەستیار، محەممەد کامەران، دانیا، بۆتان، محەممەد ئیدریس، هەڤاڵ، لاس. دەستخۆشێکی زۆرم هەیە بۆم خوێندکارە گوڵانەی خۆم کە هۆمورکەکانیان شیکار کردووە. هیوام وایە سووتان لەوانەکان بینی بێ. هەروەها پێم خۆشە دەستخۆشێکی زۆریش لە دایکان و باوکانی خۆشەویست بکەم بۆ هەوڵ و ماندووبوونتان لەگەڵ خوێندکارەکانە. دەستەکانتان خۆش بێ و لەشتان ساغ بێ و هەر سەرکەوتوو بن. بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆمان. هەتاوەکو وانەی داهاتوو، هیوای تەندروستیەکی باش و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. بای بای.